ئەوانەی لە ڕوبەڕووبوونەوەی خۆیاندا بە چواردەوری خەرمانەدا بوونە خەرمانە. بەشی پێنجەهەم. ئوەیسی ئەلقەرەنی. ئوەیسی ئەلقەرەنی لە بابەتی پەیوەندی بە جەنابی حەق و هەستیاری بەرامبەر ئیسلام یەکێکە لەوانەی بە پەنجە ئاماژەی بۆ دەکرێت و لە نزیکترین نزیکەکانە یەکێکە لەوانەی بە سەردەمی ڕووناچی گەیشتووە. ئەوەی پێویستە ببینرێت بینیویەتی خۆی لە نێو بازنەکانی خەرمانەدا بینیوەتەوە. بە شوێنکەوتنی بۆیار لە بەختیاران زیاتر بەختیار و سەرڕای ئەوەی لە کەسە دوایینەکانە، بەڵام لەگەڵ پێشینەکاندا هاودەم و پەیوەندیەکی تەواوی لەگەڵ حەق و فرستادەی حەقە بووە. لە ڕێگەی بەرزبوونەوە شاقوڵیەکەی لەگەڵ زومرەی خەرمانەدا هاوسنوور و بە حاڵی ئەوان بوویە خەرمانە و سیمایەکی درەوشاوەی تایبەت بەخۆی هەیە. بەخواستی دایکیەوە بووە و سەرڕای ئەوەی گوێی لە دەنجی بانگ دەبێت نەیتوانیوە خۆی لە ڕیزی پێشەوەی متەقیان ببینێتەوە، بەڵام لە سایەی خێرایی و عەزمی ژیانی دڵ و ڕۆحیەوە وە کەسێکی لێهات کە سەرنجی هەموو لایەک ڕابچێشێت و لەلایەن خەلیفەی ڕووی زەمینەوە ئیلتیفاتی ببینێت و پێگەی کەسێکی بەدەستێناوە کە لەگەڵ ئەواندا هاوبەشی هەمان هەست بووبێت. هاودەم هاونشینی خەرمانە بوو لە نێو ئەو کەش و هەوایەدا، لە سایەی ئەو وروژمە تیشکەی لەلایەن حەزرەتی قەمەری مونیرەوە مانگی درەوشاوە بۆی دەهات، شتانی نەبیستراوی دەبیست و هەر شتێک شیاوی وەرگرتن بێت وەری دەگرت. هێندەی دەبیست و وەری دەگرت بە چواردەوری خۆیشی دەدا. لەو ڕاڕەوەی بەرەو ڕۆح و نهێنیەکان بەرز دەبوویەوە، ڕێگەی سەدان کەسی ڕۆشن دەکردەوە. بە هەیەجانی گەیاندنی ئەوەی دەیبیستێت و هەستی پێدەکات ژیانی بەسەر دەبرد. بەردەوام بە هەستی ژیاننەوە هەڵدەستا و دادەنیشت، بەڵام هەرچێکی دەکرد و ئەنجامی دەدا بە ناتەوە و هەڵی دەسەنگاند. بە تەکریم و تەعزیمەوە یادی دەکرایەوە، بەڵام لە بابەتی ئەوەی تەواوی دەرگاکانی بەڕووی فەخر و غوروردا بەداخراوی بهێڵێتەوە بە شێوەیەکی بەردەوام خاچیانە و خۆ بە هیچ زانانە مامەڵەی دەکرد. ناخی بۆ جەنابی حەق هەڵدەڕشت بە ناڵین و کوڕوزانەوەکانی کە لەسەر ڕیتمی مەقامی سەبا بوو هەمیشە تەڵقینی ناخ و فیغانی بۆ چواردەورەکەی دەکرد. تەنانەت شتانێک کەوا دەڵێین هەر بە خەیاڵیشیدا نەهاتووە بە گوێرەی داخوازی پێگەی خۆی. تەموو مژگەلێک کە هیچ گرنگێکی نەبوو لە بەرچاویدا گەورە دەبوون و بە سەرکەشی دێ و ئاسا دەیبینین و بە تێبینیەکانی خۆی لە بابەتی کەماڵدا هەمیشە هەر خەریکی کڕوزانەوە دەبوو. ئەمەش یەک دووێنە لەو نەغمە جەرگ سوتێنەرانەی کە لەگەڵ فاسیلەی ناڵینی پێشینەکانیدا کت و مدیەک دەگرێتەوە و لە کرۆچی هەمان خولگەدا دەخولێتەوە. یاخود ڕاستتر وەهایە بڵێین بەسە بۆ ئەوەی دەریاکانیان پێدەست بخرێت و هاوشانی هەناسە فریشتەیەکان کە ئاخ و واخی ناخی ئەقرەب المقەرەبین بەیاد دەهێنێتەوە. ئەمەش چەند دڵۆپێک لەو هەناسە جیهان بەهایانە. ئەی پەروەردگارم کە لە هەموو گەورەکان گەورەتری، هەمیشە دەڵێم تەوەکل تەسلیم و سواڵی یارمەتیت لێ دەکەم، نە لەم دنیا نە لەو دنیا، لە نێو کۆڵەواری و هەژاری و هیچەتی خۆمدا بەتەنیا جێم مەهێڵە. ئەی سوڵتانی ئەزەل و ئەبەد، ئەی ڕەبی ڕەحیمی ئەمڕۆکان و سبەینێکان و تەواوی شوێن و کاتەکان، وەک بەندەیەکی مجریمی خۆت و بەم حاڵی نەبوونی و نەداری خۆمەوە لە بەردەرچی بارەگای ڕەحمەتی تۆ وەستاوم. ئەی ڕوحە ئازیزەکە، گەر تۆ بە خۆت بڵێیت نەدار و نەبوو، ئیدی نازانم چی بەو بەندە دەربەدەرانەی تر دەوترێت. من خۆم ناتوانم هیچ بڵێم، بەڵام یەکێک لە دۆستانی حەق ئەوەی بە گونجاو بینیوە پێیان بڵێت گۆڕەگەریدە بەدبەختەکان وا دەزانم لەسەر حەق بێت. لاوازم، دەربەدەرم، زەلیلم، دیلی تۆم و بێچارەیەکی ئیفلاس کردوم، بەڵام تۆ سوڵتانی سوڵتانان کە بە فراوانی ڕەحمەتی خۆتەوە وەڵامی هەر داواکاریەک دەدەیتەوە کە ڕووی لە دەرگای تۆ کردبێت. خەم و خەفەتم بێشومار، بەڵام لە بەردەرچی جەواد و کەریمێکم کە هەمیشە بە فریای عەرز و داوای ئەو دڵە غەمجینەوە دەچێت کە بە هەڵبەز و دابەز ملی ڕێگەیان گرتووە. سەرکەشیەکانم بێ سنوور، ئیدی نازانم بە چی دەڵێت سەرکەشی. بە هیوای ئەوەی لە نێوان بەندە ناوازە و قبول کراوەکانی لای خۆت شوێنێکم هەبێت، سرم لە بەردەچی ڕەحمەتی تۆ دادەنێم،
بە تکای لێخۆشبوونەوە دەستم لەسەر دەسکی ئەو دەرگایە دادەنێم. ئەیە و کەسەی بەهۆی قوڵایی ژیانی دڵ و ڕۆحی وەهات لە کەسانی دوای خۆت کردووە ئیرەیت پێ ببەن، ئەی سوڵتانی نەهێنی و شاراوەکانم. لە بەرامبەر ئەوە هاودەم و چواردەورەکەت هەمیشە تۆیان وەک نمونەیەکی باڵا بینیوە و ستایشیان کردویت. ئەم کڕوزانەوەیەت کە ئیدراکی ئێمە تێدەپەڕێنێت لە خۆدان و خۆکوتینەوەی تایبەت بە بەرفراوانی ئاسۆی خۆتە، یاخود ئاگاداریە بۆ بەندەگەلێکی من ئاسا کە چەشنی دانەی تەسبیحێکی پچراو بەڕاست و چەپدا پەرش و بڵاو بوونەتەوە هەتا جارێکی تر ڕوو لە میحرابی خۆیان بکەنەوە. بە هەیەجان و شەرمەزاری ئەوەی لاکەم و کورتیەکانم دەبووری ڕوو لە بارەگای غوفران و لێخۆشبوونی تۆ دەکەم. بە هیوای ئەوەی لێم خۆش دەبن ڕووم لە زەوی دەسووم و دەڵێم ئەی پەروەردگاری میهرەبانم، وەک دەربەدەرێک کەوا زوڵمی لە نەفسی خۆی کردووە ڕوو لە دەرگای فراوانی ڕەحمەتی تۆ دەکەم. دڵم لە ژێر چاوەڕوانی لێزمەی ڕووتێکردنی تایبەتی تۆ بە هەیەجانی ئەوەی قبول دەکرێم چاوم چاوەڕوانی ساتی کرانەوەی دەرگای تۆیە و چاوەڕێی ئەوەم کە لە تۆ چاوەڕێ دەکرێت. گەرچی تاوانەکانم بێ حەد و پایانن، بەڵام شیاوی خۆم دەخەمە کەنارەوە و پەنا بۆ شیاوێتی ڕەحمەتی تۆ دەبەم و بەسەری نەبیەوە چاوەڕێی لوتفی تایبەتی تۆ دەکەم. پەروەردگاری گەورەم، سەرەڕای بێحەد و حسابی تاوانەکانم ئەوە دەزانم کە جگە لە دەرگای تۆ شوێنێکی تر نییە ڕووی تێ بکەم و هەمیشە و هەردەم ئامادەی ئەوەم لە بەردەم دەرگای ڕەحمەتی تۆ تا ئەبەد بە پێوە بوەستم. پەروەردگارم، بە گوناهی بێشماری خۆمەوە جارێکی تر ڕوو لە تۆ دەکەمەوە، ڕوو لە تۆ دەکەم چونکە جگە لە تۆ دەرگایەکی تر شک نابم. ئەی پەروەردگاری گەورە، تۆ لە هەموو مەزنەکان مەزنتریت و کانگای کەرەمیت، منیش بەندەیەکی داماوتر لە هەموو داماوەکان. گەر تۆ مەرحەمەتێکت پێشانی ئەم بەندە کڵۆڵ و داماوەت نەدەیت، چێ هەیە دەستی بگرێت؟ سوڵتانی سوڵتانەکان پەناگەی من، تۆ خاوەنی ڕاستەقینەی هەموو کەسێکیت، بەندەی بەردەرگاکەشت بەندەیەکی سادە. گەر تۆ لوتفی لەگەڵدا نەکەیت و بەدەستی کەرەمی خۆدوەری نەگریت، چێ هەیە ئاگای لێی بێت؟ بەناگە و پاڵپشتم، تۆی تەنیا باڵا دەست، ئەم هەژارەش دەربەدەرێکی جیرۆدەی زیلەت. گەر تۆ دەستی نەگریت، چێ هەیە لەم زەلیلیە ڕزگاری بکات؟ ئەی تیمسالی کەماڵ و نوری چاوانم، تۆ خۆت بە زەلیل بزانیت دەبێ ئەو حاڵەی ئێمەی تێداین ناوی چی بێت. مەولام، تۆی مەزنتر لە هەموو مەزنەکان، ئەرحەم ڕاحیمینێکی وەهای دەرگای لێخۆشبوون و مەغفیرەتت بۆ ئەو ڕوحە تاریک نوتەکانشی کە گەورەترینی گوناهەکانیشیان ئەنجام داوە بە موژدەی تووبوا ئیلە الله شاباڵ بە هیواکان دەگری. ئەم فەقیر و سووکەی کە تەمەنێکی ئالوودە بە سەرکەشی بەسەر بردووە لەو دەرگایە دوور مەخەرەوە. ئەی ئەوەی بە ڕەحمەت و شەفەقەتی بێکۆتایی خۆیەوە ڕوو لە هەموو کەسێک دەکەیت، ئەی حەنان و مەنان کە شکۆفەیی بە ناخەکان دەگەیەنیت، منیش بەندەیەکی کۆڵەوار خەریکی هەڵبەز و دابەزم لە بەرامبەر تاریکی و بەرتەسچی گۆڕ و سەختی ڕۆژی لێپرسینەوەی سەرڕێگامان پەنا بۆ فراوانی ڕەحمەتت دەبەم و بە ناڵەی ئامان ئامان داوای ئەمن و سەلامەتی لە تۆ دەکەم. ئیدی نازانم لە ژێر کاریگەری ئەم تێبینیە ناوازانە تەنیا بۆ جارێکیش بم شێوەیە ناخمان بۆ جەنابی حەق هەڵڕشتووە؟ باوەڕ ناکەم. حەزرەت هەر کاتێک بیری ئەحواڵی دڵدا خوورپێنەری ئەولای دەکردەوە سەر لە نوێ ناڵەی ئامان ئامانی لێ بەرز دەبوویەوە لە وەڵامدانەوەی دروستی منکەر و نەکیر. چاودێری و ڕووتێکردنی خۆت لەم داماوە مەبڕە، لە بەردەم هەر نشێویە کەوا ڕوم تێدەکات دەڵێم ئامان و بە هیوای بەزەیی شەفەقەتی تۆوە هەڵدەستم و دادەنیشم. لە بەرامبەر تەسچی و تاریکی گۆڕدا دیسان دەڵێمەوە ئامان ئامان. لە بەرامبەر حاڵی تۆقێنەری ئەوانەی نازانن تۆ دەیان خەیتە پەناگەی شوورەکانی خۆتەوە یاخود ناو لە ترساندا ڕۆحیان هاتۆتە بیناقاقایان و بە لەرزین هەڵدەلەرزن، دیسان دەڵێم ئامان ئامان. لە بەرامبەر ئەو کاتەی بوومە لەرزەی یەک لە دوای یەک دێتە ئاراوە و زەوی وەک تۆز و خۆڵی لێ هاتووە و شاخەکان چەشنی پەمووی بەردەمی هەلاج ڕامەڵدراون، ئەو کاتەی ئاسمان چەشنی پەڕەی کاخەز لول دراوە،
زەوی و ئاسمان بە گۆڕانی یەک لە دوای یەک ژێرە و ژوور بوون دەبن. لەو کاتەی هەموو کەسێک بە زیندووبوونەوەیەکی پاشمەرجی گشتی لە حزوری باڵادا حەشر و نەشر بوون کە خەم بە دوای خەمدا دێت لە بەرامبەر ئەو تابلۆ قەهر و پەرێشانکەرانەی مرۆڤ و پەریەکان بەهۆی کار و کردیانەوە تووشیان دەبێت. لەو کاتەی ناڵە و کڕوزانەوەی خۆزگە ببوومایە بە خاک و خۆڵ لەو کەسانە هەڵدەستێت کە ژیانیان لە کوفر و گومڕاییدا بەسەر بردووە و مڕەمڕی پەشیمانیان لێبەرز دەبێتەوە. هەروەها لە بەردەم چەندین چاڵی دۆزەخی یەک لە دوای یەکدا دیسانەوە دەڵێم ئامان ئامان. لە بەرامبەر ئەو ساتەی کەسانێک ژیانی دنیایان لە نێو دۆڵەکانی سەرکەشی و بۆ گەناوی گوناهدا بەسەر بردووە و بانکێشتی لێپرسینەوە دەکرێن، دیسان لە جیاتی وای بە حاڵی من هاواری ئامان ئامانم لێبەرز دەبێتەوە. ئەو کەسایەتی تیمسالی وابەستەی بێگوناهی بوو ئەمانەی دەوتەوە و هەمیشە بە هەیەجانی کڕوزانەوە دەژیا. ئەو هەمیشە بەم ناڵینەوە هەڵدەستا و دادەنیشت لێ و زمانی هەمیشە لە ژێر فەرمانی لەتیفەی ڕەبانیدا هەنسچیان دەدا. هەموو ئانێک ئەو کاتێک بەم تێبینیانەوە هەناسەی هەڵدەمژی و دەیدایەوە لە چواردەوریشیدا شنەبای بوژانەوە لەسەر شێوە و ڕووتەختی سەردەمی نور هەڵی دەکرد و هەندێک دڵیش کەواگەر کەمێکیش بێت باوێشک دایگرتبن لە بەرامبەر ئەم ئاخ و داخەدا سەر لە نوێجیانیان پێدا دەهاتەوە. بە عیرفانی تەماشاکردنی ئەو تابلۆیانەی وێنە دەکران یەکە بە یەکە بەرەو قەوام ملی ڕێگەیان دەگرت و لەگەڵ ئەو نەغمە ئاسمانیانەدا کۆرسێکی ناڵین و کڕوزانەوەیان پێک دەهێنا. خۆزگە یەک لە سەردەی ئەم هەست هزر و خەیاڵانە لەو کەسانەدا هەبوایە کە لە ڕۆژگاری ئێستاماندا بانگەشەی موسڵمانێتی دەکەن. هێلانەکان بە خەیاڵی حاڵەتی ڕۆحی ئەم تابلو ئاخیرەتیانە گیان بە دڵ و ڕۆحیدا بەهاتایەتەوە و دەنجێکی بەخستایەتە سەر ئەو سووتان و کڕوزانەوەیە. حوجرە و خوێندنگە دینیەکان بەرامبەر ئەم ئاخ و فیغانە بێگانە نەمانایەتەوە و بەشداریان لەم کۆبوونەوە عورفانیەدا بکردایە. مێس، میحراب و مینبەرەکان لە ژێر کاریگەری باسکردنی ڕۆتینی ڕۆژانە ڕزگاریان ببوایە و بیان وتایە ئەوە نەغمەیەکیش لە ئێمەوە و بەشداری ئەو کۆرسەیان بکردایە. بەڵام چەند بە ئازارە لەم ڕۆدا ماڵ، بازار، هێلانەکانی پەروەردە و تەنانەت هەندێک لە خەڵوەتخانە تەچیە و زاویەکانیش بەدەست مەڕەمڕی غەیبەتی ڕۆژانەوە دەناڵێنن. ڕۆحی تایبەت بە هێلانە و خێزان لە ژووری بوژانەوە دانراوە. دام و دەستگاکانی زانست و عیرفان لە ڕێگەی دەمامچی ئۆکسجینەوە هەناسە وەردەگرێت و دەیداتەوە. خوێندنی باڵا گوێەکانی پڕ کردووە لە ناڵین. دەچیە و خانەخە و خەڵوەتخانەکان لەسەر بەردە نوێژ دانراون و چاوەڕێن نوێژی مردویان لەسەر بکرێت. گۆڵانەکانیش چیەتیەکی وەهایان هەیە ڕەحمەت بۆ تافگەکانی تاریکی دەنێرن. هەستی گەڕان و دۆزینەوە لە نێو کۆمەڵەی ئەوانەی ڕۆحیان لە دەستداوە بە تەواوی فڕیوە و ڕۆیشتووە. کاخەزە پەرێشانەکانی ڕۆژنامەکان کە وەک تەرجومانی هەستی گشتی ئەژمار دەکرێن بوونەتە زەنگوڵە ژەنی شەیتان. بە کورتی هەموو لایەک تەپوتۆزە و هەموو لایەک سەری لێ شێواوە. ڕۆحەکان و دڵەکانیش ئەمانەتی دەستی هیوای زیادە کراون. عاکیفیش چەندە جوان گزارش لەم تابلۆ دڵ هەڵشێوێنەرە دەکات. مووەکان موچرچیان پێدادێت یا ڕەب چی ئینقیلابێکی تۆقێنەر ڕوویداوە. نەدین ماوە نە ئیمان، دین وێرانەیەک و ئیمانیش خۆڵ. با هەر شانازیکردن بەخۆوە قوڵپەی بێت، ویژدانەکانیش ببن لاڵ. گەر ئەم قەیرانە ئەخلاقەوە بڕوات ئیستیغلالیش نامێنێت. خۆزگە چەند ڕۆشنبیرێکمان دەبوو ئەمانەی ببینایە و لی تێبگەیشتایە، پاشان ئەوەی لی تێدەگات گزارشتی لێ بکردایە. بەڵام هەیهات نەبوونی ئەوانیش هۆکارێکی ترە بۆ هەستی هیجران. ئێستاش گەر خوازیارن با بە چوارینەیەکی مستەفای سێهەمی ڕەحمەتی کۆتایی بەم بە شەش بهێنین و ماڵ ئاوایی لەو قەرینی کیرامە بکەین. دەڕوخێ و تیا دەچێ ئەم جیهانە وا مەزانە لای ئێمە چاک دەبێ. چەرخی سووکی زەمانە دەوڵەتی دایە دەستی هەرچی کەم و مبتەزەلە. ئێستا ئەوەی لە بابی سەعادەتدا دەسوڕێتەوە هەر کەسی هەزەلە، مەگەر بە فریامان کەوێ ئەو ڕەحمەتی لەم یەزەلە.